رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة نساء قيشتنا آيات 155 لا برا 103 دواي خوينوي آيات كان تفسير آيات كان دكين. أعوذ بالله من الشيطان الرجيم. فبما نقضهم ميثاقهم وكفرهم بآيات الله وقتلهم الأنبياء بغير حق وقولهم قلوبنا غلف بل طبع الله عليها بكفرهم فلا يؤمنون إلا قليلا وبكفرهم وقولهم على مريم بهتانا عظيما وقولهم إنا قتلنا المسيح عيسى ابن مريم رسول الله وما قتلوه وما صلبوه ولكن شبه لهم وإن الذين اختلفوا فيه لفي شك منه ما لهم به من علم إلا اتباع الظن وما قتلوه يقينا بل رفعه الله إليه وكان الله عزيزا حكيما وإن من أهل الكتاب إلا ليؤمنن به قبل موته ويوم القيامة يكون عليهم شهيدا فبظلم من الذين هادوا حرمنا عليهم طيبات أحلت لهم وبصدهم عن سبيل الله كثيرا وأخذهم الربا وقد نهوا عنه وأكلهم أموال الناس بالباطل وأعتدنا للكافرين منهم عذابا أليما لكن الراسخون في العلم منهم والمؤمنون يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك والمقيمين الصلاة والمؤتون الزكاة والمؤمنون بالله واليوم الآخر أولئك سنؤتيهم أجرا عظيما. لا تفسير سورة نساء قيشتنا آياتي 155 ئەگەر ئاگاتان لێرە بێ باش رحمەتتان لێ بێ کاتی قورئان خوێندنێ قسە جایز نییە معلومات. فبما نقضهم ميثاقهم فبما نقضهم بەهۆی ئەوەی کە هەڵیان وەشاندەوە پەیمانەکەیان فبما يعني بەهۆی ئەوەی کە نقضهم هەڵیان وەشاندەوە ميثاقهم ئەو بەڵێنەی کە دابوویان وكفرهم بآيات الله وبهوي أوي كبباور بون ببلغو نشانكاني خواي قورا وقتلهم الأنبياء وبهوكاري أوي ككشتيانن پیغمبراني خوا سلام خوان لبه بغير حق بنا روا وقولهم وبهوي أوي كقتيان قلوبنا غلف قلوبنا دلكاني إما پرديان بسرداد دراوة لبرانبر ئاەتەکان و لەو قسانەی محەممەد صلى الله عليه وسلم دەیخوێنێتەوە هیچی تێناگەین خواچی لێکردن بل طبع الله عليها بكفرهم خوا دەفەرمێ وانە ئەوانە ئەو قسەی کە دەیڵێن دڵمان پەردەی بەسەردا هاتووە و لە هیچ تێناگەین ڕاست نییە بەڵکو طبع الله مۆری ناوە خوا عليها بەسەر دڵیاندا بكفرهم بهوي بباوريانوا بوي فلا يؤمنون إلا قليلا إيمان ناهن بنو إسرائيل كان جولك كان تنها كم كان نبه فبما نقضهم ميثاقهم
بەهۆی ئەوەی کە هەڵیان وەشاندەوە ئەو پەیمان و بەڵێنەی کە دابوویان بەخوا و بە موسا کە سوزدە بۆ خوا ببەن و گوێرەکە نەپەرستنەوە و پەشیمان ببنەوە لەوەی کە کردویانە وەکوفرهم بئایات الله و بەهۆی ئەوەی کە بێباوەڕ بوون بە بەڵگە و نیشانەکانی خوای پەروەردیگار وقتلهم الأنبياء بغير حق وبهوي أويك كشتيانن شريان كر لقل پیغمبران خوا بناروا وقولهم قلوبنا وأوقسيشيان كقتيان غلف ظلمان داخرا وقفل درا وليستيناقين راز نبقسكيان بل طبع الله عليها بل كخواي قورا موري بباوري خستبو يسر دليان بەڵام مۆرەکە چۆن دروست بوو خوا هەر لە ئەوەلیەوە کە دروستی کردبوون مۆری لە دڵدابوون ئیمان نەهێنن بێگومان نا بەل طبع الله عليها خوای گەورە مۆری هێنا بەسەر دڵیاندا بەڵام بیکوفریهم بەهۆی بێباوەڕی خۆیانەوە بەهۆی گوناهەکانی خۆیانەوە خوای گەورە دڵی مۆر کردنەها هەر گوناهێکت کە کرد شوێنەوارێک نوقتەیەک لەسەر دڵت دادەندرێ گوناهی دووەم دەکەی نوقتەیەکی دیکە دادەندرێ هەتا وای لێ دێ گوناهەکان هەمووی دەبن بە یەک پەردەی ئەستور و ئەو کاتە کە دڵ پەردەی کەوتە سەرێ دڵەکە هیدایەت نادرێ بەڵام کە هیدایەت نادرێ لەبەر چیە لەبەر ئەوەی گوناهەکانی خۆت نایهێڵن گوناهەکانی خۆت ڕێگە نادەن ئامۆژگاریەکان و ئاەتەکانی خوای گەورە بستنە ناو دڵ و دڵت نەرمکەن بۆیە خوا دەفەرمێ فەلا یؤمنون ئەوانە ئیمان ناهێنن ئیلا قەلیلە تەنها کەمێکیان نەبێ پاشان دەفەرمێ وەبیکوفریهم بەهۆی بێباوەڕیانەوە جارێکی دیکە بەهۆی بێباوەڕیان بە عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ یا بە محەممەدی کۆتا پێغەمبەر سەلامی خوای لێ بێ وەقەولهم على مەڕیەمە وەقەولهم وهو بەهۆی قسەی خۆیان کە لەسەر مەڕیەمە گوتیان وبقەولهم على مەڕیەمە و لەسەر بەهۆی کاری ئەو قسەیەش کە بە سەبارەت بە مەڕیەمە گوتیان بوهتانن کە قسەکەیان بوهتان یعنی درۆیەکی ئاشکرا و گەورە بوو بوهتانن عظیمە بوهتان تەبان یعنی درۆیەک بوو کە درۆیەکە زۆر گەورە بوو تەوان دەیان گوتی جوولەکە دەیان گوت مەڕیەمە زینای کردووە نەعوذ بالله لەگەڵ یوسف نەجارێک کە پیاوچاکێک بووە تەبان ڕاهیب و خواناسێک بووە مەڕیەمەش بە حکمی ئەوەی گۆشەگیری دەکرد و بەردەوام خۆی بۆ خوایەک لا کردبوویەوە دەیانگوت لە کاتی تەنیاییدا مەڕیەمە لەگەڵ ئەو پیاوەدا زینای کردووە و لە ئەنجامدا عیسا پەیدا بووە بەڵام خوا دەفەرمێ وەبیکوفریهم وەقەولهم على مەڕیەمە بەهۆی ئەوەی کە بێباوەڕ بوون بە عیسا و بە ئینجیل و بە پێغەمبەری کۆتا و وەقەولهم على مەڕیەمە و بەهۆی ئەو قسەی کە دەیان کرد لەسەر مەڕیەمە کە ئەوەی دەیانگوت لەسەر مەڕیەمەی خوا شاهیدە دەفەرمێت بوهتانن عەظیمە درۆیەکی هەڵبەستراوێکی گەورە بوو وەقەولهم جا ئێستاش خەبەرەکەی نەهاتووە وەقەولهم و بەهۆی ئەو قسەیە کە گوتیان ئینا قەتەلنا المەسیحە بێگومان ئێمە کوشتمان چێ المەسیح مەسیح لەقەبی چێیە لەقەبی عیسایە عیسا چێیە ئیبن مەڕیەم تەقەن کوڕی مەڕیەمەیە کە المەسیح لەقەبەکەیتی طبعا عیسا ناوە ئەسڵەکەی خۆیەتی ئیبن مەڕیەم کونیەتی لە عەرەبیدا هەندێک کەس هەیە لەقەبی شێ پێی دەناسرێتەوە مەسیح لەقەبی عیسایە بە حکمی ئەوەی کە لە مەسحەوە هاتووە دەستی بە بەڵەک و کوێر و نەخۆش و ئەوانەدا دەهێنا چا دەبوونەوە بە مردوو زیندوو دەبوویەوە بۆیە لەقەبی مەسیحی وەرگرت بوو و عیساژە و ناوەیە کە خوای گەورە لەگەڵ لەدایکبوونی لێی ناوە ئیبن مەڕیەمەش کە دیارە باوکی نییە کوڕی مەڕیەمەیە و مەشهور بووە جا دەفەرمێت وەقەولهم ئەو قسەیەشیان کە دەیانگوت ئینا قەتەلنا المەسیحە بێگومان ئێمە کوشتمان مەسیح کە مەسیحەکە چێیە عیسایە عیسا چێیە کوڕی مەڕیەمەیە ڕەسوول الله کە بە تەبەن جوولەکەکان دەیانگوت کە پێتان وایە پێغەمبەری خوایە تەبەن جوولەکە ئەگەر باوەڕیان وا بە عیسا کوڕی خوایە نەدەبوو بیکوشن وایە بەڵام بەگاڵتەوە دەیانگوت ئێمە مەسیحەکەتانمان کوشت کە ناوی عیسایە و کوڕی مەڕیەمەیە و بە پێغەمبەریشی دەزانن بەڵام بەدەستی ئێمە کوژرا یعنی ئەگەر پێغەمبەر با دەبوا بەدەستی ئێمە نەکوژرێ بە حیسابی خۆیان وایە چونکە خوا وعدی دابوو هەر لەگەڵ لەدایک بوونی خوای گەورە وعدی پاراستنی
عیسای دابوو کە کەسە کافرەکان نەتوانن دەستی لێدەن و بیکوشن دواتر دەشیان گوت ئەوە کوشتمان مادام ئێمە توانیمان عیسای بکوشین کەواتە سلمێنرا کە عیسا پێغەمبەر نییە نەعوذ بالله وقولهم وأو قسەیەیان کە دەیانگوت ئینا قەتەلنا المەسیح عیسى ابن مەڕیەم ئێمە کوشتمان مەسیح کە عیسای کوڕی مەڕیەمەیە کە ڕەسوول الله کە بە خەیاڵی ئێوە بە خەیاڵی ئێوەی مەسیحی پێغەمبەری خوایە بەڵام خوا دەفەرمێ چی وما قەتەلوه ئێوە ئەوان طبعا نەیانتوانی عیسا بکوژن وایە عیسا نەکوژراوە وما صەلەبوه نەشیان توانی لە خاچی دەن لە سێدارەی دەن وەلاکین بەڵکو شوبیه لەهم کەسێکی دیکە بۆ جوولەکەکان بە عیسای چوێندرا کەسێکی دیکە چوێندرا بە عیسای یان بەرگ و پۆشاکی عیسای خرایە سەرێ جوولەکەکان وایان زانی عیسایە بۆیە کوشتیان کە کوشتیان وایان دەزانی عیسایان کوشتووە نەیان دەزانی شەبیهەکەی عیسای ئەوەی لە عیسای دەچێت یانەوەی کە خوا طبعا شکڵەکەی خستۆتە سەر عیسای یا هەر لە ئەسڵدا بە عیسای چووە کوشتویانە وإن الذين اختلفوا بێگومان ئەوانەی کەوتنە ناکۆکی سەبارەت بە کوشتنی عیسا وإن الذين اختلفوا فيه بێگومان ئەوانەی کە کەوتنە ناکۆکی فيه سەبارەت بە عیسا و بە مردنی عیسا لەفی شەکین منه هەمیشە لە گوماندانە لە مردنی عیسای هەمیشە گومانیان هەیە لەوەی کە عیسا زیندوویە یا مردوویە کوژراوە یا نەکوژراوە لە خاز دراوە یا لە خاز نەدراوە ئەوەی کە دەیڵێن هاخوا دەفەرمێت ما لەهم به من علم ئەوان لەسەر مردن و کوژرانی عیسا سەلامی خوای لەسەر بێ هیچ زانیاریەکیان نییە إلا اتباع الظن تەنها بەدوای گومان کەوتون وما قتلوه یەقینا ئەوان نەیانتوانی عیسا بکوژن بە یەقینی بە دڵنیایی تا گومانیان نەبێ بەسەر هاتەکە چۆن بووە طبعا موسا عیسا سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ جوولەکەکان شەڕیان بوو وایە جوولەکەکان عیسایان بە دژمنی سەرسەختی خۆیان دەزانی بۆ چونکە بەڵێ عیساش بەنو ئیسرائیلی بوو بەڵام لەبەرەوەی لە دوای موسای هات بوو وە شوێنکەوتانی عیسای ژمارەیان زۆرتر بوو طبعا چۆن حەسوودیان بە پێغەمبەری ئێمە بەر صلی الله عليه وسلم ئیمانیان بە پێغەمبەری ئێمە نەهێنا کە هات کە پێشتر ئیمانیان پێ بوو بە هەمان شێوەش کات پێشتر لە تەوراتدا پێیان گوترا بوو دەبێت ئیمانتان بە پێغەمبەری دوای موسای هەبێ ئیمانتان بە عیسا هەبێ کە شێوازی لەدایک بوونەکەشی لە تەوراتدا باس کرا بوو بۆ معلوماتتان شێوازی لەدایک بوونەکەشی کە معجزە ئاسا لەدایک دەبێت و بە منداڵی قسە دەکا بەڵام کە عیسا لەدایک بوو بینیان شوێنکەوتانی عیسا زۆرترن و بانگەوازەکەی عیسا طبعا خەڵک چاکتر قبوڵی دەکات و وەری دەگرێت چونکە بانگەوازێکی طبعا ئاشتیانە و دەبڵن پڕ لە نەرمونیانی و محبەت و خۆشەویستی بوو عیسا هەم بۆ خۆی و هەمیش ئەوانەی کە لەگەڵی دابوون هەمیشە نسحەت و ئامۆژگاری دەکردن کە تەسامح و لێبوردەیان هەبێ دینی عیسا سەلامی خوای لەسەر بێ تاوان زۆر مولائیم و گونجاو بوو لەگەڵ فیترەت و سروشتی خەڵکی بۆی خەڵک زۆر بەدوای دەکەون جوولەکەکان لەو حەسادەتەی تاوان شەڕیان لەگەڵ عیسا و شوێنکەوتوانی عیسای دەکرد هەتا ئەوە بوو تاوان جارێک بە حسابی خۆیان نزیک بوونەوە لە عیسا یەکێک لە دەڵێن ئەوە یەکێکە لە ڕیوایەتەکان و لە قسەکان لە هەموو قسەکانیش بە قووەترە دەڵێن یەکێک لە نزیکەکانی عیسای طبعا خیانەتی لە عیسای کردووە جاسوسی بۆ جوولەکەکان کردووە حاڵێن زانیویەتی عیسا چۆتە ژوورێک خانوویەکی داخرا و قوفڵدراو بۆ ئەوەی جوولەکە دەستیان پێی نەگا لەو کاتەدا خەتمائیل و جاسوسەکە جاسوسی جوولەکەکان کە خەبەری عیسای هەیە خەبەری عیسای دەبات بۆ کێ بۆ جوولەکەکان بە دوای دەکەون دەڵێن پێشمان کەوت بمان بە بۆ ئەو شوێنەی کە عیسای لێیە دەچن هەتا دەگەن ئەو دەرگایی کە عیسای تێدایە جاسوسەکە ئاودیو دەبێ ئاودیوی دەرگای دەبێ تەوان بە دوایشیدا بکوژەکان جوولەکەکان دەستنە ژوورێ کە دەستنە ژوورێ تەنها کەسی لێیە طبعا لەبەرەوەی هێندە پەلەیانە عیسای بکوشن هێندە تامەزرۆی کوشتنی عیسان بیر ناکەنەوە دەبوا دوو کەسی لێبن ئەوە جاسوسەکە لە پێش ئێمە بوو ئەوەی کە
وەک دەڵێ چاوساغی ئێمە بوو عیساشی لێ بووە یەکسەر تەمان ئەو چاوساغی خۆیان دەکوشن بۆیە ها ئەوەی دەگوترێ ئەوەی چاڵی بۆ خەڵقی هەڵقەنێ بۆ خۆی تێدەکەوێ تەمان فعلەن ئەو جوولەکەکانی بردن تا عیسای بکوژن بەڵام نەک عیسایان نەکوشت تەمان کەسەکە بۆ خۆی بوو بە کوژرا و بەدەستی چێش کوژرا بەدەستی ئەو کەسانەی کە جا تا ئێستاش لەگەڵ دابێ هەروایە ها ئەو کەسانەی جاسوسی دەکەن خەبەر دێنن خەڵکی بۆ خەڵکی دەکوشن دەسەڵاتدار و موئەسسەسات و منەظەمەکان بەکاریان دێنن تا لەقتەی ئاخری بۆ خۆیان دەیان کوژن بۆی سڕەکانیان ناشکرانەکەن بە زۆری وایە ئەو کەسەی ناپاکی و خیانەت دەکا بۆ خۆی بەداوی خیانەتی خۆیەوە دەبێ بە خیانەتی خۆیەوە دەخنکێ بە خیانەتی خۆیەوە دەمرێ جا ئەو پیاوە کوژرا طبعاً کە کوژرا لە حاڵەتی کوژرانەکەیدا خوای گەورە جیبریلی نارد عیسای بە ڕوح و جەستە بردە ئاسمانەکان ئەوانش کەسێکیان کوشت کەسەکە کە مرد و ڕوحی تێدا نەما کەوتنە گومان کەوتنە دوودڵی گوتیان باشە ئەگەر عیسامان کوشت بێت ئەدی ئەوە برادەرەکەی ئێمە چی لێ هات ئەوەی جاسوسی بۆ ئێمە کردووە ئەوەی کوشتومانە ئەگەر جاسوسەکەی ئێمە بە ئەی عیسا لەکوێیە عیسا بۆ کوێ سوتەمان ئیمانیان بە غەیبیات نەبوو ئاگاشیان لەوەی نەبوو کە خوا جیبریلی ناردووە و شێوازی شکڵی جیبریل و مەلایکەتی نابیندرێ وایە مەلایکەت وەکو نوتۆنین دەرگای بکەنەوە و قوفڵی بشکێن و بە دەرگای دانەبێ نەتوانن بچنە دەرێ خوای گەورە عیسای بەرز کردەوە پاراسی لە دەستی جوولەکەکان و ئەو کەسەشی کە خیانەت و ناپاکیەکەی کرد جا لەسەر ئەوەی کە بۆچی بە عیسای چوە هەندێک دەڵێن هەر لە ئەسڵدا کەسەکە لە عیسای چووە هەندێک دەفەرمون خوای گەورە بە ئەمری خۆی بۆ ئەوەی وەک دەڵێ سەریان لێ بشێوێنێ شکڵی کەسەکەی گۆڕیوە شکڵی کەسەکەی گۆڕیوە کە بۆ خوای گەورە زۆر ئاسانە شکڵی کەسەکەی گۆڕیوە بە شکڵی عیسای بۆیە وایان زانی و عیسایە کوشتویانە هەندێکی دیکە دەفەرمون تەمان ڕیوایەتی دیکەش هەنە دەڵێن عیسا فەرموویەتی چێ ئامادەیە جلوبەرگی من لەبەرکە وەک دڵی خوای گەورە لە بەرامبەردا دەیخاتە بەهەشتێ یەکێک لە حەواریەکانی تەمان گوتێتی ئەمن ئەو قسەیەش هەیە ئەو ڕیوایەتە بەڵام ئەوەکەی کە دروسترە دەڵێن بەرگی عیسا خۆی بەرگەکەی لەبەر کردووە دەڵێ کەسەکە خۆی کردوتە فیدای تەبان عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەو قسەیەشیان هەیە هەر چۆنێکی بێت تەبان ئەوەی کە کوژراوە عیسا نەبووە و ڕیوایەتەکانی زۆرتر لەگەڵ ئەوەدانەکە کەسەکە لە عیسای چوو بێ هەر لە ئەسڵدا لە هەڵەداویان و لە پەلەپەلیان طبعا تأکیدیان نەکردوتەوە تاخوا عیسایە عیسانیە بۆیە ئاەتەکە ئەگەر سەیری کەینەوە وقولهم إنا قتلنا المسيح عيسى بن مريم قسەی جوولەکەکان کە گوتیان ئێمە کوشتمان مەسیح کە عیسای کوڕی مەڕیەمەیە کە بە خەیاڵی ئێوە پێغەمبەری خوایە خوا دەفەرمێ وما قتلوه ئەوان عیسایان نەکوشت وما صلبوه لە خاتیشیان نەدا ئەو خاچەی کە ئێستا جوولەکە عەفو مەسیحی هەیانە و شانازی پێوە دەکەن ئیفترا و درۆیە دەیکەن بە عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ولكن شبه لهم بەڵکو کەسێکی دیکە شوێندرا بە عیسای لە پێشچاوی ئەوان و ئەوان لێیان تێکچوو وإن الذين اختلفوا فيه بێگومان ئەوانەی کەوتنە ناکۆکی لە کوشتنی عیسا پێغەمبەردا لەفی شەکین منه هەمیشە لە گومان و دوو دڵیدان سەبارەت بە مردن و ژیانی عیسا ما لهم به من علم ما لهم نییە بۆ ئەوان سەبارەت بە عیسا مانەوەی عیسا من علم هیچ زانیاریەک إلا اتباع الظن ئەوان تەنها بە دوای گومان دەکەون وما قتلوه يقينا ئەوان نەیانتوانی عیسا پێغەمبەر بکوشن و لی دڵنیا ببنەوە بە یەقینی و بە دڵنیایی نەیانتوانی عیسا بکوشن ئەی چۆنە عیسا لەکوێیە بەڕ ڕەفەعەه الله بەڵکو خوا عیسای بەرز کردەوە بۆ لای خۆی وەکان الله خوای گەورەش عەزیزەن وایە باڵادەستە هەرچی بیەوێ دەتوانێت بیکا کەس ناتوانێت پێشی پێ بگرێ حەکیمە بڕیارەکانیشی لە شوێنی خۆیدان پێغەمبەری ئێمەش صلی الله عليه وسلم ئیسرا و میعراجی پێکراوە لە یەک شەودا خوای گەورە لە بەیت الحەرامەوە بردیە بەیت المقدس لە بەیت المقدسەوە بردی بۆ